کوردستان لە 2024 لە مانگی ساڵی 2024 حوسێن گرچاڵی چ زمانەشی تیژی هەبوو چەندە درۆزن بوو ئەو دەمیش گوتمان کاکەوە حوسێن گرچاڵیە وتی بەسدا ئەوە چی دەنجی بینن لە کۆتایی ئەو بەرنامەیە ئەو ڤیدیۆیە تێیدا هەیە هاوکات ببینن سەرۆکی ئەوقافی هەولێر دەوروبەری کە سەرپەرشتی کەیسەکەیکی دێ مامۆستا ئاتەم گەردی هەڵدێت تەلەفۆنم بۆ کرد هەڵ نەگرتەوە تەیب زرا شێروانی هەڵدێت کە بەرپرسی پەیوەندیەکانی وان دەرەوە و ناوەی ئەوقافی هەولێرە سەید ڕەسوول برادەریتی و ئەو سەرۆکی ئەوقاف بووە هەولێرێ هەڵدێ هەمویان هەڵدێن لۆ لەبەر ئەوەی کەتنەچیان کردیە بە هەمویان لۆیان داپۆشی ئەو لیژنەی لە سەری دانرا غەدرشی زۆر گەورەیان لەو ژنەی کرد کە ئەوە کارشی بێ ئەخلاقانە بوو و ئەو کات دەڵێن دەنگۆ ئەم نەوەم زانی کە ماڵی ئەنوەر بەجی بێتواتەی کۆن سەرۆک جاش کەستا کە لەگە پارتینە ئەوانە لەیان مداخەلەیان کردی لەگە پشتیوان سادەقی قسەیان کردیان خۆش ناوازم پشتیوانیش قەزەکەیان لۆ مراند بەڵام ئەو قەزیە لە میدیا نامرێ ئەوە دەژێتەوە ئەوە خاڵەجی گرنگە دوو حوسێن گرچاڵی بیستانە تحەدای ئێمەی دەکرد تحەدای ئێمەی دەکرد لە کاتێکدا هاوڕێ من ئەو ماوانە زانیمە کوربرا ڕۆ ئەڵێن چەند دەفتەر دۆلار قەردار بوو بە نوشتە و بە جادوو بۆ ئێستا کە شاپ لە پارە دەدا خانی ڕاقی سیارەی ڕاقی مناڵەکانی لە های لایف دەژیتن تا ئەنەوە هەموو بەهۆی سنتەری کەوسەرە سنتەری کەوسەر کە سنتەرێکە جنوش نازانم نوشتە و شتی لێ دەکەن خۆ ماشەڵڵا پارتی وچێتی ئەوەندە بێ ڕەوشتن خەڵکە کۆمێنت زیان نووسیان کفرە بەڵام ئەوانەی دەچن دەست درێژی دەکەنە سەر ژنی کورد بە ناوی دین قسەیان لەگەڵ ناکە پێدا بنە ملیۆنەر قسەیان لەگەڵ ناکە خاڵی هەر جەوەری کەشەوە گرنگە لە ناو دەنگان حوسێن گرچاڵی بە ژنەکە ئەڵێ دیارەمە دەنجی ژنەکەمان لەوکو مەسەلەیەکی ئەخلاقی بڕیە لەبەر ئەوی بۆ خۆتان دەزان ناکرێت ژن دەنجی بڵاو بتۆ دەکوژێ ینی دەکوژێ چێ گرنتی دەکاتن و ئەو کارەی هەندێک میدیاکار و خەڵک کردیان کارش تاپڵی قێزەوم بوو وێنە و دەنجی ئەو ژنانەیان بڵاو کردەوە ئەوانە لە بەرامبەر هەر شتێک لە بەرامبەر ئەو کچانە بێت ئەوانە بەرپرسن ئەو ڕۆژنامەنووس ئەو پەیزە بێ ئەخلاقانەی کە وێنە و کۆمەلگای کوردی کاکە لە ئەوروپا لە کەمپینی مەیتوو ئەو زۆر کەس وێرا بڵێ کاکە تەشقەڵم پێکردی هێشتا زۆر ئەو نۆرەی کوردستانە بەهەرحاڵ حوسێن گرچاڵی ئەڵێ زەختی هەڕەشەی پاراستنم لەسەرە دەمکوژن لە بە هەندێک من واز لە دوو دەینم جێی لێ بکرن ئەوەش نەکاتە مۆقفی نیشتیمانی لە کاتێکدا پێنجیت کەشی کردیە پێنجی کەشی دوای ئەوە کردیە ئەوانە قۆرمساغن ئاین کردیانە بەردەبازێک لە بۆ شەهوەتەکان ئەوە عەبدولەتیفە و هاوکات دەستخۆشی لە هەموو ژنانە دەکەم کە بە جورئەتەوە بوونەتە قوربانی دەچن دەمامشی ئەو پیاوە ئاینیانەمە لەو هەڵدەدات ئەو ئاینیانەی کە ئەو کارە قێزەوانانەکەن بەڕێزان ئەوە شەڕی ئیسلام و کافر نییە شەڕی بێڕەوشتی و ڕەوشتە ئەوانەی دەڵێن دەبی ستر بکە ستر بکرێواتە بڵێن دەبینە گەوات ئەگەنا بۆ دەبێت خەڵکێکی تر کە کاری قێزەوەنی کرد لە میدیا باز بکرێ بەس کابراایکی ئاینی هەماشتی بە بەڵگە لێکەش وەکو عەبدولەتیف حوسێن دەی بڵێن ستر بکرێت گوێ لە هەموو بکەم بزانە چۆن هەڵدێن و چۆن حوسێن گرچاڵی تحەدای دەکەم ئەگەوە دەنجوی نەبوو و ئەو دەنگە لە ئەوقاف لە ڕوودا و لای من لای ئەو ئافرەتە لای چەند شوێنش کەشەیە بەس شەرمەزار بن ئەوقافی هەولێرە و وەزارەتی ئەوقاف کە ئەو دۆسێتان کوشت أنتو تصبروا ناكي يعني كم كسيك عيب الشيء بمقابلك ايش عيبي هي بفرموا عيبي من بفرموا عيبي من دزاني بفرموا بعسكا بلاو كوا استعمل له بلاو ده كما الله برافو خير بي ماشي درين يقدم داري خود بس قد نسلوي كباري وربي كم دار كانش عيبينيا او سر ستويه راسي رازنيتو كان جي شيء من ام بيم تحقيق لقد باشا ما مصدق كابراج عيني او تومتا امن يكتم هي بسي صاله خاون پێداویستی تایبەتە لە وڵاتەی 2 ساڵ جارێک دکتۆر تەمەشایی دەکاتن ڤیدیۆ و وێنەم چەندین جار بڵاو کردیتەوە ئەو بێ ئەخلاقیەتە لە من ناوەشێتەوە تحەدایت خۆشت و هەموو ئەوە نەقنەقەز دوایە خەڵک لۆ خۆی ئەوە دەکە سەقەتیش نییە بە ئەدەبەوە قسە بکەن لەو نوقتانە ئەوە خاون پێداویستی تایبەتە ڕێز لە هەستی دایک و باوک بگرن
تۆ مامۆستای زانکۆی ئەوە سەقافەتە بە منداڵی خاوەن بە کچێکی خاوەن پێداویستی تایبەت دەڵێی سەقەت دوای ئەوە لێرە خۆ ئەو گەندەڵی نییە ئەوە قانونە دانرایە مامۆستا فەرهادی زانکۆ من باشە بەڵگەت پێپشاندەم ڤیدیۆ هەیە ناخر تەهەڕب مەکە لەو نوقتەی تەهەڕب مەکە ئەوە قانونیە یاسا دانرایە کچەکەم یان دەبی بدەمە حکوومەت یان دەبی لە کنە خۆم بیتن تۆ بەرگە دەگری کچی خۆت بدەیە بۆ شوێنێک کە وەکو دایک و باوک باشە یعنی من هەر ئەوەندەم کردیە چاودێری دەکەم لەبەر ئەوەی جەرجی خۆمە و ئەو شتەی کرایە قانونە نانا بەس ئەوەی من دەڵێم ئەنگۆ بەڵگەتان لەسرە بە جەنابیشتەوە کە بەشدار بووی لەو پرۆسەیە و وەختی خۆی نەفیکرایە ئەوە تەماشاکەی ئەوە کەنجی ئیشی منە ئەم بێم تعقیب بکەم زعما ئەتووە یاوەری ئەمن نەمەحکەم نا ئاخر ئەمە ڕۆژنامە نووسم ئەو کەیسەم جوڵاندیە ڕۆژنامە نووس و مەحکەمە فەرقی چییە مامۆستا تو مامۆستای زانکۆی بە قوربان یعنی ئەسوڵیات چییە قەیز یەک دقە تەهەڕب مەچوو ئەو لە ئەولای ڕۆژنامە نووس ئەو مافەی نییە تەحقیق لە کێشەی مسیاری مەلا بکات کە قۆڵی ژن دەبڕنەوە ئەیشی ڕۆژنامە نووس نەبێ تۆ مامۆستای زانکۆی ئەوە سەقافەتە دەڵێ ڕۆژنامە نووس موعاناتی ناو خەڵک بڵاو ناکاتەوە جێ لە شەوێنی بکە باشە ئەوە خەڵکانی بکاتە دوژمنداریەک دی ڕۆژنامە نووسی بە ئەتەکەیت و بە شەڕەف و پێک و ملتەزم لە سەکای ڕۆژنامەوانی خۆی دەبی ئیلتزاماتی ئەی بووە مەلا ڕۆژنامەوانی مامۆستا فەرهاد تۆ مامۆستای زانکۆی ئەوە سەقافەت ئەی بووە مەلایەک قۆڵی ژن ببڕی بە ناوی دین یەک دقە تخوا بشنێت نافتەوە لەبەرەوەی چ ئەومان لەگەیەک دینیە یعنی بەرکەتەیەکمان لەگەیەک دینیە لە نێزیک و دوورژەم لە تو یەکدی ناناسێت مامۆستا یەک دقە باشە ئێستا مە قسەمان لەسان دێنیە بووە مەلای ئاینی یەک قەوس تخوای قەوس ئەتوو مامۆستای زانکۆی با دیالۆگمان نەبی کەنجی ئیشی توە بێ شیرازەی کۆمەلگاتێک بدەیت لە باتی چاک بکەیت ئەگە ئەتوو خەمی ئەو میلەتەیە ئەگەر ئەتوو لە بەرژۆندی ئەو میلەتی قسانەکەی ئەگە دوتەوێت ئەو میلەتە باشە قبولمە و ڕەخنانەت تەواو بەس بووە بە یەک دقە چاوەکەم تو مامۆستای زانکۆی ئەتەکێتە تەبی با جوابی پرسیاری یەکتر بدەینەوە کۆمەڵایەتی کابرای بووی هەولی ڕژای هەتا وتێبگەم هەتا پێش نوت شۆشۆانەت وە لە هەولی ڕژای هەمزانی بەڵێ تا نوتوەش من لە هەولێرە ڕێگە بۆی دەدا ئەتوو بچی دوژمنداری ناوان خەرشی پەیدا بکەی باشە تەکێتت وەکو مامۆستای خوا مەیکە هەراهۆریا وەچی حوسێن گرچاڵی نانە یەک دقە تخوا فێرە ئەتەکێت بە باشە سە تەهەڕب مەکە بەو قسانە تەهەڕب مەکە ئەی بووە مەلایەکی ئاینی بچی قۆڵی دەیان ژن ببڕتەوە بە ناوی ئاین جەنابیشت دەڵالی لۆ بکەی بەلۆت کردیا لە ئەوقاف چ لێ دوانە کردایە یەک دقە مامۆستا فەرهاد لە ئەوقاف چ شایدیە کردایە یەک دقە وەرە جوابی پرسیارەم دەوە یەک دقە تەهەڕب مەکە تۆ ڕاست ناکەی کابرایەکیم تەدەینی لە ئەوقاف شایدیدایە ئەم بەڵگەم هەیە ئێستا پرسیارەی من جواب دەوە تۆ لە ئەوقاف شایدید نەدایە گوت ئەڵقەی وەسڵ بوومە یەک دقە تەهەڕب مەکە بواز لەو شعر و پەخشانە و ئەنگۆ قۆڵی ژن دەبڕنەوە فێڵ لە ژن دەکەن بە ناوی ئاین لە جیاتی داوای لێبوردن بکەی بڕۆ لە بەغدا دانیشە لە نزیک و ئاگاداری میلەت بە نەگلۆ من لە ئەوروپای لە خۆشترین جێی لە خۆشترین شوێنی لە ئیسراحاترین شوێنی نازانی معاناتی خەرچی هەولێرە خەرچی سلێمانی خەرچی کەرکووچی لەسدایە ئەتولۆ من دێ شیرازە عائیلەتی ئەتوو ئێستا تەهەڕب مەکە لەو مەوزوعاتانە تەهەڕب مەکە
كۆمەلگای چێسلعبەکە بە عەمەلی دەچۆناوێن ئەتوی لۆ من لە ئەوروپای داعش سێ بەشی قیادەی کوردی لە ئەوروپا بووە خەباتی کردیە ئۆجەلان لە ئەوروپا لە لوبنان بووە لە لوبنان بووە خەباتی دەست پێ کردیە لە لوبنان خەباتی دەست پێ کردیە سێ بەشی ناویری بێ ولا بە سوڵتەی هەولێری ترسەکەیە يعني شيرازي كومالجاي ئێستا تو تەهەڕب مەکە مام ئەواز بەو شعر و پەخشانانە ئەنگۆ مامۆستای زانکۆن ئەتو ئەڵقەی وەسڵ بووی لە مەعبەینی ئەو ژنە و بەکەیف خۆدەی تەشیر بە خەڵک دەکەیت ئێگەر تەشقەڵەم بە خەڵکی خراپ کردیە تەشقەڵەم بە خەڵکی خراپ کردیان بە مەلای وەچی تو سێنگر چاڵی و عەبدولەتیف دەکەم کە قۆڵی ژن دەبڕنەوە ئەی ئەوە جەهالەت نییە قۆڵی ژنیف خەڵک ببڕی ئەوە قەپاتی کرد ئەمە سەحاتم چوونی باشی قوربان جەنابتان باشن وەڵا باشم ڕێزتەیە تو کوی الحەمدوللا زۆر سپاس مامۆستا من ناوم قادر نادرە بابەتەکە بوو پێم خۆش بوو قسە لەگەڵ بکەم خێر فەرموو قادر نادری ڕۆژنامەنووسی دەرێ بەڵێ مامۆستا ئەتوو ئەندامی لیژنەی تحقیق بووی لەسەر سێنگر چاڵی وانە باڵێ کوو بوو لیژنەکەتان ڕاوەستا و هیچی نەکرد و لە کاتێکدا نەتیجەکەتان لەبەر دەستیە ئەزانن ئەو تێوەگلاوە و ئەو کارەی کردیە بۆ ڕاتان گرت کاک لوقمانێک کاک ئەمن لە دەوامێمە خلاص بم تەلەفۆن لۆ دەکەم و باشە کاک لوقمان تخۆی بخەوانە خلاص کرد باشە کاک قادر مامۆستامڵ دەکەوە یاننا وەکو ڕۆژنامە مامۆستاکەیلوکەمەوە من دەبینم براکەڕایکی ئەو کابرای زۆر لی دەرچوو نابی لۆی دەربچیت یەشێک لە ئەندامانی لیژنەی ئەوی ئەم بزانم ئەو دەنگەت ئاوا بڵاپتۆ لە سەر گران دەشتێتەوە بەڕاستی زەو خۆشتە چکۆ من لەگە تو فەرهادەکەی قسەم کرد لەگەویش قسە دەکەم ئەوە ناکرێ براکەم ئەو خەڵکە ئاوها بە ناو ژنی خەڵک بکەی کۆمەلگای کوردیش خۆی پێ کۆمەلگایەکی گوایە ناموسپەرستە کەچی ئاوا ئیهانەی ژن کرایە مەلایەک دەیەوەچی بەرزەچبانان لێ قوتاربی دەبی ئەوانە بنە پانتەوە بی خەڵکی کەس نەوێریتن بەو شێوەیە فێڵ لە ژن بکات کاک سەید چۆنی داوەشێ ئەوەش قەپاتی کرد ئەوە مدیرە ئەوقافی کۆنی هەولێرەیە ئەوەش قەپاتی کرد با دەنگە چیلۆ بلێریان لۆی دەکەینەوە کاک سەید باشە لۆ هەر ناگری کاکە عیب عیب هەتوو مدیرە ئەوقافی کۆنی ئەگەر لە خۆتان ناترسێن لۆ قەپات دەکەن هەموو بە یەک تووتی دادەخەن کاکە وەرە ئەگەنە بەخۆ باستان دەکەم بەرەوزام لە سنتەری کەوسەر چ دەکەن ئەتولۆ پینە و پڕۆ ئەوەی سێنگر چاڵیت کردیە گروپەکەن قسە لەسەر ئێوەشەیە ئەغسبێ لەسەر بڵاوکەمەڵێ تۆمەتمانۆ هەڵبەستە لۆ نای دیفاع لە خۆت بکەی ئەگە بڵاوت ئەوەت نەکردی تر زۆر قۆت کاک سەید لۆ دەترسی بە قوربان ئەگەر لە خۆت بەشکنی لۆ دەترسی یعنی ئەگە کەتتان نەکردیە لە سەنتەری کەوسەر و لەسەر دیفاعت لەو سێنگر چاڵی ئەس بسیار بازە نەکرد وەڵا دەنگ و تەق و تۆق لەس توش زۆرە بەسە توش زۆرە برا سبەی بڵاوکەمەوە دوای ئەوە یەک گلەی نەکرد ئەوەتە دەنگە فەرموو ئەگەر شکت لە خۆنیە بوو ئێرە جوابدەوە هەر ئەو سێ سەعاتەشە دوای ئەوە دەست بە مۆتاژ دەکەین سەوق خۆشتانە ناکرێ ئەوەی ئەنگۆ دەیکەن فێڵ لە ژنی کورد دەکەن بە ناوی ئاین ئەمە ژووسکت بین مدیرە ئەوقافیشە
ملف حسين قرصالي أتوش دورة تبوه أتوش دورة تبوه واسطة دوكت ما يكاتو تو ملاي الله يقولي تتبلغي فيديوي باشا ما مصدقاي شت بلغي صوت داني هرچی لنا تفرمو بو خلچی بسر منك امنم باشا حياة خودكم راسي جلو وزك هذه بتوع نحتاج نقول يا ريت كمان خذوا يا رمانيا غير قص ماني وغير قص شماليا غير قص كيدا اللي هو استركا هي تسري غير قص كيدا استركا كاريجري سجاني وكل دول الزكاة اللي ما وصاي زوجة أو بنا معي يعني ما وصاو يا ريت لنا تاريخ أجنا ما وصا في هذا البريز وبقدره وزور كسيشتي ويشتوي هم زار دو كسيشي وسقطا كسيشي عادي كسيشي زور بأخلاق كسيشي زور بأدب وريحنا هذه أول صفتاني هم كده طبعا بارودو حكي من تاريخ دي أنا يوش بيكون رفع بسم الله الرحمن الرحيم يا لا ما لقل سيكون معنا مع كثير أو عقد شيء بريج بحياته مثلا يعني شو مثلا ما فيش يعني عقد شيء لا شيء كذا في زور ولا في كمان يعني تفاصيل بعض الشيء يعني كويس لبوا من عقد يعني بقناعتي من استاذ هذا قصيدة كان ثاني شايسته يوم فزواج شيء حلال لنا ناكل فاصلي تشتكي بالدور وأجل بقول ثاني ما طبعا ما مستوي منها لو بعد ما ثاني ما مستوي منها يعني نفس يوم الدنيا أجل بقول بعد ثاني أجل كسر بنيك طلعنا زواج إذا كسر كسينا ويعني أو يصير شيء ما يعني زواج ما تقول بخش لزانية من زوج المتحمل بالدليل يعني مش نافية الشرع برنامج كوي دولي زعل سوي مشكلة وفي سيرفرز من براستي روشن لذلك نعمل لبراء كنت حتى كان بطفينا بس روشن لذلك نعمل لبراء كنت حتى كان بطفينا بس وانت مش أو بلادنا من ميرجنة أو تفاصيل كم من جناب الباسل زور لما يجينا فيها قلتي يستفيد مش قلت زور عصاية هاتي إسكان لين درجينا أو برامج باسل بروش سلالي أنا كان لين دفعت ولا يشتكي زور بيني كذا حسني كذا ليش أنا موضوعي في الرمان وأنا دبور ولا ما وصل أو قصية من ذي كان يسألك نجوم بالبسيارتي زور جولي لأسوي من هم برامبر بخواي جورا هم برامبر بودزگاه همین شیء دکم برامبر بودزگاه این شیء دکم اگر اوکس آشکار بیلانی امن جانی دکم خبریات هیچ کاری نداره سی بودزگاه بنادری برامبر بخواي جورا شلوتی امن حزناک ملاعب چوشید و هم ملاعب بیرشتوا هم بخوش سمعت لکداری شلو تمسكوا وتي حاجة تجرب كنترول هم شيء تبروي زمان كي بتستفاد عنده بتمان عنده ممكن المحرمات بس لو أقدر يخوض سناب التليجرام الواتساب الفيسبوك منيا تلفون هم شغل تابعين هم جزء راسي يعني بالنسبة لنا وجاني بالنسبة لنا في شيء ولا لو شيء يعني هم يا واتساب نحكي أنا وعشرة باش سكان باشا يولا وكين باشا كذلك هو بجنات اليوم ليش بقى؟ أنا نادم التلفون بسكن براستي حتى إذا في سنابهم اشتكي مرات بعام يعني لو كان مثلا بوجود بس بعام بو بتمسكها غيري بسيارة شركة تشتبه معاه ولا بو أقول يعني قسم بخواي ولا بخون دلهم تودا بخون دلهم تودا لسنا أو يواري أنتو هاتي زاي بابا تكذبوا يعني بس الأساس يسيقون معنا أو زواج يعني الأساس بس الأساس غير بس الأساس يبردوانبون فبيلي هم دانا هاتيه دور أوي لبن أوي أجر بيلم لوي بكذبوا لدن هاتيه تشوف أو ما يشوفون نقل لقوا يدك يقول يعني نقل لقوا كنا دفعوا طب شو بقى هاتيه تشكل دفعوا
هزار ئافرەت بێت و جوانتر هەیە هەرمانەش نەدەک هەرمانم نەدەک نا تۆ پێویستی بەمانەکردێنە وایە ناکات ئینسان بە بەس کاری خراپ کاری عاشا يعني عاشا إنسان مسلمان نبي دائما بيسوى بعض الناس بيفتي بخاتش رابي بخاتش عادس كاتم في المس بتاعي بكتابه هم بقوي أو كامل أو لواقع كم من هم بقوي أما لو خبر بفيدا باشا هو بجرات واقع وتحطي هبي جاري بس ما عندي فواقع وزعها حتى هذا دار بوي حتى راب الجروش تاعش ما هم تصدق مثلا شاوەکەی هەڵژیان نەوتینەوە قسم بخواي جودا نمر أنا ما بيكون كون باشا حتى أدري شو ناجمه فالموضوع كان ذلك قلت أقدر بني مالي توصل تدري يعني وتقول بيان أو ما نرى ما مستقبل نادي مالي فوق خوي أو تنامم نواتي لفارستي حسب ده بخدنا ما فيه قابل قبول نية تحسين كيوا زرتك أو هذا وشا وش زيارة في دقة زيارة في دقة وش زرتك زيارة في دقة والله يقول بالله والله ما يقول الشهادة اللي سكان تلفون نفسه وكابل يمقول يقولي بقراكاني كونغو وما شاكا أقول لك أنا مبوشة شو أنا وشاد قلت لك أنا مبوشة تاكو ولا بمبوشة أنا ودي زيادة ليا قلت بمبوشة باشتري هوي أمان هذا بشري لا نسني بمبوشين بالي قلت بمبوشة تاكو أنا ولا تاكو لا أنا مشتني أتصرتك يقول تاكو بمبوشة تاكو أرجع تلفون على باو عندك برادر ومسؤول في جاب ساعة جاب سنة كتبو أو جواز يعني أو طلب حل دكاترة يعني بالدوام نجت سعودية بالدوام هم مسألة ما يتشتغل زبويا قلت الآن بوكم مش المسألة نحن نتطايل ولا ونحن من برامبر بالجنابل أتوش أو آفتني لا برهندني أو آفتني أو عقليتنا في مراعاتي كسي برامبر نكي وتايبتي برامبر مجمع كاتو دزانا ما تشانسيكو متمارد ضمن هي دزانا ما تشانس أخلاق وديدار ورسبيجي دزانا هو أتوان دراسة من أوافي دراسة فهو أوي شو هذا بيتن هنشي كاتو هنار المالي هنشي خلق تدري خلق المالي كبيرا خلق هنشي دري كاتو منافسين بالإنساني لقى فلا لقاش نتشجي لفرانزي هنشي كاتو قرب لبون درس دبي لبو عائلة من لبو كنزاني من لبو جماوري من لبو دينك لبو تنزبا باشي يعني بويا بفرنسك وبفيان وبنار حتيوها أو بريارا من ده زعمل وفرمان وشكابري قلت هذا الزناب تأتوا أجاري زعم وزعكي بو قبول بكي هم بما مستان بوكا يكتب عن الذي بيبدا قلت أو كان روجي هم سبينامي وارد جماعة بات وخوي برنامج تسيلك ما زال زوجو كم بوا أو كان روجي يكتش عن الذي بيا أجل فرقصي خطة عن لا تقل بشيء بلام يكسي رك برامج خزان يكسي رك برامج كتلاك يكسي رك الحمد لله تلاقي ما يخلاق الروج داي أمن قضين بابا الشاني من كده خطر الشاني من سبيني أو كابري عمدا أنت ستلف سوري أو هايكد أو كاتي تدري أو كاتي أنتو تسوي زميل وجدانك قبول بكاف يعني مراعاتي من وامزاد أقل أما ترى أقل جابوا له هنا باشان بتلفون يتصل قلتنا كم كاتا أمن أتونا بينا ناس أنا متى كان جيا سارة سارة شنك أو حسبة توني خلهم دكاتو بفر مع عصمان بفر مع عصمان توني خلهم دكاتو تسعيد كشوي توني خلهم دكاتو قسم بخواي كونا يعني تلك وقتها بشاك نشتخون كانت تلات نحن قلت هذا بيش يشمالوا فيه قلت بابا من ناتو عن الجسام وانا شانجي قلت هذا بيشمالوا فيه قلت نتسمى خيني دواجي قلت لك خيندنا فيها من ناتو عن الجسام حتى أوفد لي موضوعي فرمانيات وغورفيستان بابا تقرات وغوري نجي لأمن أو كابلا أو كهاتس بني هالكسي جديش بقسي عنك هاتم بايك بلان بجي عنك تشغيل مدرسك